إله إلا الله. جارێکی دیکە ڕووداوێکی سەختی هاتوچۆ دڵی هەمووانی تاسان بە تایبەت هەولێری پایتەخت. شۆفێرێک کۆنتترۆلی بارهەڵگرەکەی لەدەست دەدات لەسەر شەقامی کۆی شاری هەولێر ژمارەیە قوربانی لێ دەکەوێتەوە لە ئەنجامدا. تەبەن وەک چۆن دەڵێن خوای گەورە لە قەزاوبەڵا بمان پارێزێت، ئاواش دەبێت دوعا بکەین خوای گەورە لە بارهەڵگری سەر شەقامەکان لامان بات. بەڕاستی کارەسات بەم هەموو زەخمی و قورسیەوە خۆی بکات بە شەقامێکە ئیترەر خوا خۆی ڕەحم بکات. ئەوە تا لەوێ ئەمڕۆ قیامەتی هەڵسان بەڕاست. ئەو شفتی فرۆشەم لەگە بوو ئەویش لەگە من خاریدا، ینی غارماندا بەس بەبەر نەکەوینەمە. شوێنەی لە دەستی ساندوە لەوێ بەر لە سارانی داوە تایرە ڕاوەستاوە، یعنی ڕەنجە زیاتر لە 8 سارەشی دابێتن. خۆی لەو کیایدا سێ چارش کە ڕاست خۆیان بێکتیدا هەمووی تەقیەوە، ئەمە ئەوتا بە زۆر ئاسنە دەرێ خوددامەیێنێ هەڵ پێ پایتەخت میدیا یەکەم میدیا بوو گەیشتە شوێنی ڕووداوەکە. بارزان تایری پێیان نێرمان یەکەم کەس بوو ڕووماڵی ڕووداوەکەی کرد و هەواڵەکەی بە هەموو کوردستانیان گەیان. جابا من پێتان بڵێم ڕووداوەکە چۆن بووە، باش گوێم بۆ بگرە. کاژمێر 2.5 بەیانی بارهەڵگرێک لەسەر شەقامی کۆیەوە دێتەوە ناو هەولێر. لە نزیک کەس نەزان هەمووان پێیان ڕۆشتین و ئەزانن باسی کوێیەکەم. بارێکی زۆری گەچی پێبووە، دوایەوەی ئیستۆپی نامێنێت ئێتەبان کۆنتترۆلی خۆی لەدەستەیە. سایقەکەش لە ترسی گیانی خۆی فڕێاتە خوارەوە. بار هەڵگرەکە دەچێتە سایدی بەرامبەر و خۆی بە کابینەی پۆلیسی هاتوچۆ و 8 ئۆتۆمبیل و 2 دوکاندا دەکێشێت. لە ئەنجامی ئەم ڕووداوە کەسێک بە ناوی مام عەلی کە تەمەنی 66 ساڵان و خەڵکی هەڵەبجەیە گیانی لەدەستداوە، خوا عەفویکە. 9 کەسی دیکەش بریندار دەبن، خوای گەورە شفایەوانیش بە کە هیچیشیان پۆلیسی ژمارەیان 8 بووە ئەوەی کە گەیشتی تێرانە، یەکێکیان بەداخەوە گیانی لەدەستدا، ینی کە لە گواستنەوە هەر گیانی لەدەستدا بووە. لە بریندارەکان ئەوەی لە تیمی تەندروستی بیستمان بەرەو باش بوون دەچن، تێشیدا هەیە کە بۆ چارەسەر گوێزراوەتەوە شوێنی تر. بریندارەکەی هاتوچۆ دۆخی جێگیرە بەرەو باشتر بوون دەڕوە. تەوان بەڕێزان ئەم ڕووداوەی هەولێر ڕووداوەکەی 26 نیسانی ئەم ساڵی کەرکووکی بەبیرە ناینم. ئەوەش بارهەڵگرێک کارەساتێکی گەورەی قەومان، چەندین کەس گیانیان لەدەستدا، هەندێک کەسی هەر کەمەندام کرد لە ڕێو. ئەنجامی هەموو ئەم ڕووداوانش پەلەیی و خێرایی بەشێک لە شۆفێرانە، یان زووتر چێکی توند و تۆڵی ئۆتۆمبیلەکانیان ناکەن. تکایە بەڕێزان، تکایە برایەنە بۆ هەموو ئەو شۆفێرە بارهەڵگرانە با چیتر ئەم ڕووداوانە دووبارە نەبنەوە، واز لە ڕکابەری یەکتر بێنن، واز لە زووگەڕانەوە بۆ برنی بارێکی دیکە بێنن. وەڵڵاهی ڕسق بەدەست خوای گەورەیە، گیانی کەسێک هەموو ماڵی دنیا قەرەبووی ناکاتەوە. خوای گەورە هەمووان سەلامەت بکات، کوردستانمان لە ڕووداوی ناخۆش و جەرگ بڕی وەکەوەی ئەمڕۆ بپارێزێت ئینشاء الله.